بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایام خۆشحاڵم لە بەرنمەی گفتوگۆ بە ئەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەم لەم بەرنمەیەدا قسە لەسەر شارستانەتەکان بکەن یاخود ئەوەی کە لە ئەوروپایا لە خۆراوە پێوتێ شارستانیەتی خۆراوایی و نوێنەرایەتی ئاینی مەسیحیەت دەکا ئەوەی لە خۆرهەڵاتە شارستانەتی خۆرهەڵاتی و ئیسلام نوێنەرایەتی یاخود نوێنەرایەتی ئیسلامەکە دەپرسم ئایا تایبەتمەندیەکانی شارستانیەت چییە؟ ئایا بۆ خۆی شارستانیەت تایبەتمەندیکی دیاریکراوی هەیە؟ یاخود جا دەکرێتەوە یاخود شارستانیت بە شێوەیەکی گشتی شارستانیەتی مرۆڤایەتیە ئایا ئەوەی کە لە نێوان شارستانێتەکاندا هەیە کاریگەری و کارلێککردنە لەسەر یەک و بۆ بە شارستانتی مرۆڤایەتی یاخود شارستانە بۆ خۆی ئەو خەسەتانی کە هەڵی گرتووە هەمان خەسەتە تایبەتە بە ژینگەیەکی جوگرافی دیاریکرا و یاخود بە ئاینێک یا بە کەلتور و نەتەوە و بوقعەیەکی دیاریکراوە هەوڵ دەدەین لەم بەرنامەدا قسە لەسەر ئەم باس و تەوەرانە بکەین و هەروە قسە لەسەر ئیسلام بکەین یاخود ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند ئیشی لەسەر ئەوە کردو کە کاریگەری لەسەر شارستانیت هەبێ و ئەوەی کە لە ئەوروپا پێوتێ شارستانیەتی خۆرئاوایی تا چەند شارستانیەتی ئیسلامی کاریگەری لەسەر دروستکە یاخود دەبێتە بەدیل بە میوانداری هەر یەک لە بەڕێزان دکتۆر حەکیم خۆشنا و توێژەر لە شارستانیەتی ئیسلامی و مامۆستای زانکۆ مامۆستا کۆسرەت ساڵح توێژەر لە هزری ئیسلامی و مامۆستای زانکۆ خۆشحاڵم بۆ ئەم دەرفەتە کە بتوانین پێکەوە باس و بابەتێکی معریفی شرۆڤە بکەین. بۆیەوەش دکتۆر حەکیم تایبەتمەندی یاخود خەسەتەکانی شارستانیەت کامەیە؟ ئایا شارستانیەت بۆ خۆی خاوەنی تایبەتمەندی خۆیەتی؟ بەڵێ زۆر سپاس بەوە دەرفەتە. سەرەتا وەکو مرۆڤایەتی دەتوانین ئێمە بڵێن شتێکمان هەیە بە ناوی شارستانیەتی مرۆڤایەتی وەکو چەمکێکی گشتگیر. دوای ئەوەش هەر کۆمەڵگەیەک هەر نەتەوەیەک یا هەر کۆمەڵە نەتەوەیەک لە سەدەمێکی دیاریکراودا لە سەدەمە کۆنەکان و تاکو ئەمڕۆ خاوەن شارستانیەتی بووە. جا ئەو شارستانیەتیە بە ئاستی جیاواز لە ڕووی پێشکەوتنەوە خۆیان نواندووە. ئەوەی گرنگ بێ لێرە ئێمە ئەماژی پێ بکەین سەرەتا ئایا شارستانیەتی چییە؟ زۆر جار ئێمە پێناسەی جیاواز دەبین خوێندنەوەی جیاواز دەبین بۆ شارستانیەتی ئەوەی کە زیاتر باوە لای ئێمە و دەخوێندرێت زیاتر دیاکردنەوە یاخۆ بڵێن پۆلێنکردنی شارستانیەتی بۆ دوو لایەن لایانی مادی و لایانی معنەوی لایانی ڕوحی لە خولانی کلتوری لە لایەنە مادیەکەی ئەوەی کە بڵین کە باس دەکرێت ئەوەی کە مرۆڤ بەرهەمی هێناوە زادەی هێز و بیرکردنەوەی مرۆڤەکانە بە درێژایی بڵێن سەدەکان چی داهێناوە لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی بڵێن بیناسازی لە ڕووە مادیەکەی لە ڕووی ڕخای اقتصادی چی کردووە و لە ڕووی معنەویەکەش هەرچی بڵێن هونەر و ئەدەب و ئاین و ئەو شتانێکەوە لایەنە معنەویەکە دەگرێتەوە. بەڵام ئەوە بەڕاستی دەتوانین بڵێن پێناسەیەکی کلاسیکی و تەقلیدیە لەسەر بەنسبەت شارستانیەتی ئیسلامی ئەوەی لەسەر تەطبیق ناکرێت. چونکە دەبینین ئێمە شارستانیەتی ئیسلامی کە زیاتر مەبەستمانەیەک لە تەورە سەرچیەکان لەوە فراوانترە. یعنی شارستانیەتی لە ڕوانگەی ئیسلام بریتیە لە شێوازی ژیان لە نەمەتی حیات لە ئوستوبی ژیان لە جیهان بینی لە دنیا بینی چونەتی هەڵوێز وەرگرتن لە شتەکان لە هەموو لایەنەکانی کۆمەڵگە ینی زۆر فراوانترە لەوەی ئێمە بڵێن ئاین بەشێک بێ لە لایەنی کلتوری شارستانی بەڵکو ئەوە ئاینەکەیە کە سەرچاوەی دروستکردنی شارستانیەتەکەیە. ینی واتە ئەو ئایدۆلۆژیا ئەو فکرەی کە سەرچاوەکەی ئاینە لە ئیسلامدا ئەو بۆتەوەی ئەوەی کەوا بینینێکی دیدگەیەکی بڵێن جیاواز یاخود تایبەتی هەبێ بۆ هەموو شتەکان هەرچی لە ڕۆژ ئاوا ئەوەی ئێمە بڵێن دەبینین زیاتر دیدگایەکی مادی سەیری شتەکان دەکرێت یعنی ئینسان تەوەرە ئینسان باش ببوورە دکتۆر بەرلەوەی بڕۆینە سەرەوە بەڵام ئەو پێناسی کە ناونراوە پێناسەیەکی تەقلیدی خۆت لە پێناسەکە باس کرد شارستانیەت دوو یعنی لە دوو ڕوانگەوەی ڕوانگە مادیەکە مادیگەرایەکە ئەوەی لەم سەکرێت و توراس و یا بڵێن بەرهەمی دەستی ئینسانەکانە بەجیانێشتووە و بەشەکەی تریشی لایەنە ڕۆحیەکەیت یا ئەو لایەنانی کە زیاتر وەکو خۆت باسکی هونەر و ئەدەب و کۆمەڵە شتی تر ئەی ئەمە دیسانەوەگە بێنین بۆ ئیسلام یا وەکو ئاینەکانی تریش بۆ خۆی ئاینەکە کۆمەڵە بەهای ڕۆحی هەیە ئەمە بۆ خۆی لایەنە ڕۆحیەکەیەتی لایەنە مادیەکانیش بکەرەکانی ناو ئەو شارستانتە ئیسلامیە کۆمەڵێ توراس و کۆمەڵێ دەستکەوتیان بەجێ هێشتەوە ئەمە بۆ ئەم پێناسە ناکرێت ئەمە بۆ ئاینەکانیش ببێت و ئیسلامی ژناوەوە بەڵێ خۆی بەنسبەت مەسەن ئێستا شارستانیەتی ڕۆژ ئاوایی ئاین جوزئیەتێکە ینی بەشێکە لەبەرەوەی ئاین مهمەشە زیاتر شتێکی زۆر بە سادەی سیر دەکرێت ینی نەبووتە سەرچاوەی ئاڕاستەکردن
یاخود خوێندنەوە بۆ ژیان وەکو ئەوی لە ئیسلامدا هەیە ڕاستە ماسەرەکیەکانی شارەسەنتی ڕۆژ ئاوا بریتە لە سەرەتا بڵێن ئینسان و مادیگەرایی و هەروەها یعنی ئەو تراسی یۆنانی ڕۆمانیە کۆنەیکەوە لەسەر مادیەت دامەزراوە و بە حساب ئەو بڵێن کار لە ئینسان دەکا و هەروەها ئەو غەزەواتە جەرمانیەکەوە لە سەدەکانی ناوەڕاست کۆتایی بڵێن سەدە کۆنەکان و سەدای ناوەڕاستەکان کە دەستی پێکرد و بۆ هۆی دروستکردنی ئاوێتەیەک پێکهاتەیەک کە شارەسەنتی ڕۆژ ئاوای لێ دروست بوو یعنی هەروەها مەسیحیەت يعني ئاینی مەسیحیش جزئێکە لە پێکهاتنی شارەسەنتی ڕۆژ ئاوایی بەڵام بە مروری زەمن وردە کاریگەری ئاین لەسەر ئەو شارەسەنتیە لاواز بوو کەم بەوە تاکو ڕۆژگاری ئەمڕۆ و ینی کاریگەریی ئەو توی نەماوە بەڵام لە ڕابردووە بە بڕای تو ئێستا بۆ نمونە ئێمە گە نمونونەکانی هێرشی خاز دروشمی باسکەین بۆ خۆراڵات نزیکەی 8 هێرش زیاتر لەو دەوروبەرا کراوە بۆ مەهەژ یا حەمەلات کراوە بۆ خۆرهەڵات یعنی بەناوی پیرۆزیەکان و دەستگەیشتن بە شوێنە مقدسەکان و حەج بۆ بەیت المەقدس و کۆمەڵی لەوانە بە بڕوای تو ئەمە بۆ خۆی یعنی هەژمونێک یاخود ئەمە بانگەش و بانگەواز و داوەیەکی شارستانیەتی خۆراوایی نەبوو بە نوێنەرایەتی کردنی مەسیحێت بەرەو خۆراڵات بەڵێ خۆی سبات بە شەڕەکانی هەڵگرەکان خاص دروشمەکان ئەوەش هۆکاری زۆر لە پشتەوەیە و دیسان هەندێک توێژەر گرنگی بەلانێ دەدەن زیاتر کە بڕن پاڵنەری ئاینی یاخود ئابووری یاخود کۆمەڵاتی یان مێژووی یان دەرونی هەتا دوایی بەڵام ئەوەی کەوە واسێک دەکرێت بەشێک بێت لە ململانەی و سراحی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا هەندێک وا وێنایی دەکەن بەشێک بێت لە ململانەی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا واتە ڕۆژ ئاواییەکان دەمێک ینی سەردەمانێک هەر لە کۆنەوە ویستویانە کە غەزوی ڕۆژهەڵات بکەن بە حساب ڕۆژهەڵات سەرچاوی خێر و بێر و هەموو خۆشی و باشیەکانە بۆی پێی بگەن دەستیان پێ بگا و کۆنتترۆلی بکەن بەڵام لە سەدەکانی بڵێن ناوەڕاستدا خازرشمەکان بە ڕاستە بە غیتای ئاینی بوو بە بڵێن پەردەی ئاینی بوو بەڵام لە ژێرە ئەوە چەندەها مەرامی تریان مەبەست بوو کە بۆیان هاتەدی یعنی خازدرشمەکان دەکرێت بڵێن ئەوە یەکێکە لە بڵێن ململانە شارستانیەکان ئەو ڕوبەربوونەوەە ڕاستە وەکوتمان قتاعەکەی ئاین بووە ئاین دەروش ئێزگا زۆریش هەبووە ئەسڵەن هەریەکەم خۆتمە بۆ خۆی لە کەنیسە و لە شوێنە پیرۆزەکانەوە دەستی پێکرد بۆ حەمەلات بەرەو ڕۆژ پاپا ئۆربانی دووەم لە مجمعی کلێرمۆنت کە گوتی داوای کرد ئەوە فەرمان و ئەوە بانگەوازی خوایە بەرەو شوێنە پیرۆزەکان بڕۆن ڕاستە ئەوە خۆی لە خۆیدا بەڵگەیە لەسەر ئەوەی کەوە کێشە ململانە ئاینەکەیە و تەمان بەڵام تابیعکردن و تیارکردنی خەڵکی بە نەبڕی ئاینی بوو هەر ئەو وەختە سەردەمی ئاین بوو بەڕاستەکانەوە ڕاست سەردەمی ئاینە عسوور الئیمانی پێ دەگوترێت سعید عەبدولفتاح عاشور باسی دەکات دەڵێ عسوور الوسطى عسوور الئیمان چ لە ڕۆژهەڵات بێت چ لە ڕۆژ ئاوا لەبەرەوە ئیتر ئەوانە کە ڕویان لە ڕۆژ هەڵات کرد بە نەبڕەیەکی ئاینی تەعەسسوبی زۆر کاریگەر بەڵام کاتێکەوە گەیشتنە ڕۆژهەڵات و بۆمان نزیکەی 200 ساڵ و چەندەها هەر لە حەملەی یەکەمەوە چەندەها میرنشینیان دامەزران میرنشینی طرابلوس ڕووها ئەنتاکیا و مەملەکەی بەیت المەقدس بۆ هۆی ئەوەی کەوە جۆرێک لە ینی کاریگەری شارەسەنتی ئیسلامیان لەسەر دەربکەوێ ینی ئەوان ئەو نەبڕە تەعەسسوبی کە بۆی هاتبوون بە حساب مسلمانەکان بربەرینە و وەحشین و وەثەنین و بتپەرستن بەڵام کە هاتن اختلاتی لەگەڵیان کرد و پەیوەندیان لەگەڵ ینی بووە بەیەکەوە ژیان سەیریان کرد ئەوە نەبوو کە ئەوان تەسەووریان دەکرد دکتۆر زۆر باش ئەمە لێرە ئەوە سین بۆی درێژەی بێنێ لە تەکمیلەیەکی لای مامۆستا کۆسرت کەواتە ئەتوانین بڵێن ئێمە ئەو قۆناغە بۆ خۆی ئاین سنتەر بوو ئاین ڕۆڵی بینی وەکو بەڕێستوی ئاین غیتاایە بوو بەکاری هێنرا وانە یعنی وەکو ململانێ سیرا لە نێوان دوو جەمسەری جیاوازە مامۆستا کۆسرت بڕای بەڕێستان چیە لەسەر ئەوەی ئایا بۆ خۆی شارستانیەت خصوصیت و تایبەتمەندی خۆی هەیە یاخود بۆ خۆی شارستانیەت یەک شارستانتی و شارستانیەتی پێوتە شارستانیەتی ئینسانی بەناوی خوای پەروەرێنی تاقانە سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە سەبارەت بە بابەتی شارستانەتی یعنی بنەما لەسەر ئەو لێکۆڕنەوانی کە من ئەنجامم داون تایبەت بە لە چوارچەوەی هیزری ئیسلامیدا ئەتوانم بڵێم مرۆڤایەتی هەمووی هاوبەشە لەو شارستانێتە مێژوویانی بە درێژای مێژوو ینی مرۆڤایەتی پێدا تێپەڕیوە لە ناویاندا شارستانەتی ئیسلامی و شارستانەتی ڕۆژئاوایش یعنی هەم شارستانەتی ئیسلامی هاتۆتە سەر کۆمەڵێک کە لە پووری کەڵەکەکراوی شارستانێتەکانی پێشخۆی بە هەمان شێوە دوای ئەوەی کە ناوەندی شارستانیەت لە جیهانی ئیسلامی گوازراوەتەوە بۆ ئەوروپا و دواتر بۆ ئەمریکا ئەوانیش بەشێک لەو کللتور و کە لە پورە کەڵەکە بووەی شارستانەتی ئیسلامیان بۆ گوازراوەتەوە ینی هاوبەشیان لەگەڵ کردووە بەواتایکی دیکە
چۆن ئەکری ئێمە پێمان وابێت کە ئیسلام یان شارستانەتی ئیسلامی سوود و ئیسیفادەی وەرگرتووە لە شارستانەتەکانی پێشخۆی هەم لە ڕۆمانەکان و هەم لە فارسەکان شارستانەتی ئەوروپایی یان شارستانەتی ئەمریکایی شارستانەتی ڕۆژئاوایی بە شێوەیەکی گشتی بە هەمان شێوە سوودمەند ینی بە شێوەیەکی ڕاستەوخۆ سوودمەند بووە لە شارستانەتی ئیسلامی ڕۆژهەڵات بۆ یاکرێ ینی مناوی لێ بنێن شارستانەتی مرۆڤایەتی یان شارستانەتی هاوبەش ینی هەمومان تێیدا هاوبەشین لە باش و خراپەکان یعنی زۆر جار ئەوەی کە پێوتی ئاڵوگۆڕی کەلتور لە نێوان شارستانەکانە و کاریگەریەوە ئەکرێ ینی ئەم تەسمی حتمما ئەم تەداخلەی کە هەیە یاخود ینی ئەو هاوبەشەی کە هەیە لە ڕووی کللتوریە و لە ڕووی فەرهەنگیە و لە ڕووی ینی بنەماکانی حکومڕانی و بنەماکانی شارستانێتەوە حتمما هاوبەشێکی ڕاستەوخۆ هەیە بەڵام ینی بەپێی فتراتە مێژوویەکان بەپێی کات و ساتە مێژوویەکان ئەکرێ هەندێک جار هەڵکشان و داخشان هەبێ لە هەندێک کات خاڵە هاوبەشەکان زیاتر لە هەندێک کات خاڵە ناکۆکەکان ینی ئەگەر ورتر باسی بکەین وەکو جەناب دکتۆر باسی کرد لە چاخەکانی ناوەڕاست سەدەکانی ناوەڕاست ئەگەر بێت و چاخی ململانی ئاینی بوو بێ ئێستا ڕەنگە زیاتر لە ینی ڕنگدانەوەی شارستانیەت یان تەعاملی ڕۆژئاوا مامەڵەکردنی شارستانێتی ڕۆژئاوا لەگەڵ ڕۆژهەڵاتی ئیسلامی ینی پاشماوەی شارستانێتی ڕۆژئاوا ئەگەر دروست بێت ئەم چەمکە بەکاربێنین زیاتر لەسەر ئەساسی بەرژەوەندی پاراستی بەرژەوەندیەکانی خۆیانە نەک لەسەر ئەساسی مامەڵەکردنی دینی يعني أقل ململانك أقل تاخكان ناوراس سردين بوبي يستعمل ململاني روج آوا كصاحب الشارستانة يعني سركرداتي شارستانة كاكات لقل روجهالات ململاني شي دينية مالكو زياتر رنقا يعني باب الشوية الرجي بشيء لو باك جراوند ديني بشيء بيلو ململانية بلام إدارة داني سرعك إدارة داني شي برجوان دي زياتر بەڵێ ئەوەی کە زۆر جار باسەکرێ ئایا بۆ خۆی جائیزە یا ڕەوایە بڵێم ئەم شارستانەتانە بەریەکەکەون یاخود بەیەکانەوە سێدام الحەزارات ئەوەی کە کاتی خۆشی سەمۆئیل هانتنتۆن ئاماژەی پێکرد ئایا بۆ خۆی ئەم شارستانەتانە ئەکرێ کە لە کۆمەڵێ پێدراوی مادی و ڕۆحیەوە تۆ بیت زمانی پێبگری بۆ کۆمەڵێ مەسائیلی بەریەکەوتن کە زۆرجار بەریەکەوتنەکان بەریەکەوتنە لە چوارچێوەی شەڕی ئەفکار و وەستانەوە بەرامبەریەکەوە دوای ئەوە ئەم شەڕی ئەفکارە تەجاوزەکە بۆ مەسائیلی بەریەکەوتنی مەسلەی شەڕی بەکارهێنانی چەک و خوێن و ڕوبەڕووبوونەوەی سەربازی ئایا ئەمە تەواوە اختلاف سنەتێکی کەونیە لە بینی بەشارەکان جیاوازی جا لەسەر هەموو ئاستەکان بە تایبەت ینی بەریەکەوتنی شارستانیت بە بۆچوونی من سەرەتا لە چێوە دەست پێکات لە جیاوازی هزری هەر کاتێک کە دوو تێڕوانینی جیاوازیان دوو جیهان بینی جیاواز لە سەرەتاوە دەستی پێکرد دواتر ئەو تێڕوانینانە سەبەر ئەچێشی بۆ اختلافاتی دیکە يعني يكم زال جاني بهزري معرفة كي ودس بيكا دواتر بيتا بيقداداني يعني ماديكا باشترين بلغش لسر سلماندني ام قصيا بريتيا لغواسناوي ناوندي شارستانت لشوينيكو بوشوينه ديكا يعني لدرنزامي ام الملاني انا دو شوين كاتي كم الملاني كلتوريا الملاني يعني هزريان هي الملاني معرفيان هي دواتر سر اتشي بو الملاني سياسي وروشن بيري وعسكري وايلد جانبك بس جانبك دالانك بس لانك دا زالبه كمان لروي فكريه لروي معرفيه وبهستربو دواتر ام بهز سر اتشي بو ويكا لجانب مادي کەشەوە بەهێستر ببێت ئەنجامەکەی وا لێدت زاڵ دەبێت بەڵێ ئەو چەمکی زاڵ تۆ باسی زاڵگە ئەو چەمکی ئایا لەم چەمکی زاڵەوەری شارستانیت ئەبێتە بەدیلی شارستانێتی یاخود ئەکرێ بڵین شارستانێتیش لە قۆناغێکە لاوازە بێ لە قۆناغێکە هەڵەسێتەوە گەشە بڵین ئەگوازرێتەوە پێم یعنی زانستی ترە لە کاتێکەوە پێکدادانیان بەریەکەوتنی دوو شارستانیەتیان دوو جەمسەری شارستانیان بەهێزە بێت نەک بەدیل ئەگوازرێتەوە گواستنەوە بۆ مانای تۆ سەیری کە ینی ئەگەر چونکە ئەماگەر پێمان وابێ بەدیلە مانای وایە ئەوەی دوام یعنی ئەگەر بۆ مەفهومە بێت شارستانێتی دووەم ڕاستەوخۆ شارستانێتی یەکەم لەغ و کاتەوە هەڵی وەشێنێتەوە تەختی کات جارێکی دیکە ئیعادەبینە شارستانێتیش نوێ بکات پێم وانیە دروست بێت لە شوێنی خۆی نیە بەڵام کاتێک کە ئیگوازێتەوە کللتورەکەی وێ ئەبا يعني ام تراث پاو پاشماوە کللتوریا پاشماوە هەزریە پاشماوە معرفی ئەیبا دواتر يعني بە شێوێک دەستکاری کاتیان بە شێوێک ئیداری ئەدات کە بۆ خۆی قەنەعەتی پێ هەیە بۆ نمونە شارستانەتی ئیسلامی بە هەمان شێوە لە کاتی خۆی هەمان شتی کرد لەگەڵ شارستانەتی ڕۆما لەگەڵ شارستانەتی فڕۆس نهاتوو یعنی ڕاستەوخۆ شارستانەتێک خاپور بکات لە سفرەوە دەست پێ بکاتەوە بەڵکو تەنها دەستکاری ئەم شتانەی کردووە کە لەگەڵ ئەو ڕێگەزانەی کردووە کە لەگەڵ هزری یعنی ئیسلامی ئەو کات ناگونجێ باشە ئیساگە ئێمە ئەو مەسەلەی هزری ئیسلامی بێنینە پێشەوە باسی بکەنی ئەوەی پێوتێ ژیارەکان ئەوەی سید محەممەد نەقیب العەتاس باسیەکە کە باس لە بەدیلەکە بەدیلی فەرهەنگ و کەلتور و خوێندنێک بوونە خۆراوایی کە لە خۆرهەڵاتە هەبێت کە ئەوش ئیسلام دابنرێت ئایا بۆ خۆی ئەمە ئەچێتە ناو مەنزومەی شارستانیەتەوە بابەتی ئەوەی کە عەتاس باسی کردووە لە یعنی وەکو
نەوات یاخود وەکو تۆوی سەرەتای دروستبوونی فکری ئەسلەمەت المعریفە یان ئیسلام و ینی علمانیت وەکو ئەوەی عتاس باسی کات بە مەفهومەکەی خۆی لە ساڵی 1968 کە ئەو تێزە معریفیانی تەڕحکردوون ئەو لە نووسینەکانی هەوڵ دەدات یعنی نەک بەدیلێک بدۆزێتەوە بەڵکو ئێوێت شتێکی بە هەڵەهێنرا و ڕاست کاتە بەڵام خۆ ئەڵێ ئەبێ هەبێت ئەوە کۆتایی پێبێت و ئەوە ڕاستکردنەوە یعنی ئەو کاتێک کە باسی ئەسلەمەت المعریفە ئاکات ئەو پێی وایە لە ڕۆژانی زوودا یان لە سەردەمانی سەرەتای شارستانەتی ئیسلامی بەم شێوەیە کە هاتووە بەم شێوە دروستەی کە شارستانەتی ئیسلامی دروست بۆ لە ڕووی هزریەوە لە ڕووی معریفیەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی سەربازیشەوە کە هاتۆتە پێشە سەبر تەتەوری کردووە دواتر کە ئەکەوێت لە ساڵی 1924 لە ڕووی هزریەوە یەکەم جارەکەوێت دواتر لە ڕجانی بە مادیەکەوە یعنی قەناعەتیان وایە سەرجەم ڕوادەکانی مەدرسە قوتابخانەی ئیسلامیەتی معریفە باوەڕیان وایە کە یەکەم کەوتن کە عالەمی ئیسلامی بەر لە کەوتنە مادیەکەی ساڵی 1924 کەوت بێت کەوتنی هزری بووە داژیدکاری هزری بووە شاڵای فکری بۆی من یعنی پەیامەکەەوە خۆی بگا یعنی ئەم کەوتنە چۆن ڕاستەکرێتەوە ئەبێ بیجێڕێەوە پێش نقاطە زعفەکان یعنی بگەڕێەوە سەر ئەو معریفە ڕەسەنەی کە هەبووە لە عالەمی ئیسلامی ڕاستی بکەوە باش کاتێ خۆ ئێمەگە باسی کەوتنەکان بکرێ ئێمە تەبەن کە تۆ باسی 1924 یەکسەر دەوڵەتی عوسمانی و خلافی عوسمانیە وانە کە کاتێک ئەو دەوڵەتە کەواتە بەسراوە بەدەسەڵاتەوە بەڵام ئێمەگە ئەوە فعلان بێگومان ئەو خاڵەکانی لاوازەکانی دەوڵەتی عوسمانی ئەو کاتانەی کە غەربیا کۆمەڵە لە ڕۆشنبیرانی خۆرهڵاتی یا بڵێن ئەوانی ناو دەوڵەتی عوسمانی بە کاریگەری خۆر ئاوا کۆمەڵێک ینی بەوادیر دێتە پێشەوە ئەوانە زمینە سازەکەم بۆ ئەم دەسەڵاتە بڕوخێنن ئەیبینەوە بۆ ئەو قۆناغا بەڵام ئایا ئەکرێ بڵێن ینی شارستانی دوابەسەی دەسەڵاتە کەواتە ئەوەی کە عتاس باسیەکە ئیبەسێتەوە بە دەسەڵات حتمما چونکە یعنی خۆ دەسەڵات شتێکی جیانیە لە شارستانێت چه ئیدارە شارستانێتەدا سڵتا یعنی بە درێژایی مێژوو چێ توانی وێتی تحکم بە شارستانێت بکات چ بە کەوتن بێت چ بە ئاستانەوە بێ هەر دەسەڵات بووە ئەوەی عتاسیش باسیەکات سەبارەت بەوەی کە ینی نقاتە لاوازەکانی شارستانیەتی ئیسلامی لە دوا فۆرمی کە دەوڵەتی عوسمانیە کە سەرنجامەکەی ئەکەوێ لە چێوە کەوتووە لە چێوە دزەی تێدا کراوە لە چێوە توانراوە سەفەکەی بشێنێت چونکە وەک جەنابی دکتۆریش باسی کرد لە بیداتی بەرنامەکە کۆمەڵێک حملاتی سەلیبی هەبووە لەسەر شارستانەتی ئیسلامی بمافی دەوڵەتی عوسمانیش یعنی زۆر جار ڕەتدراوەتەوە و نیان توانی وەزەفەر بە دەوڵەتی عوسمانی بن تا ئەو کاتەی لە جانی بە هزریەکەی زەفەریان پێ بردووە بەڵێ خۆ مەجای کەش باسەکە کەوت دەسەڵاتش کەوت دێمەوە لات مەجای کەش باسەکە کە خاڵی گرنگە بۆ هەستانەوە یاخود مەقەوماتی شارستانیت کە لێکێ لەوانە مەسەلەی بۆنە زمان باسەکە کە زمانی عەرەبی زمانی قورئانە یەکێ لەوانە باسکە دێمەوە لات دکتۆر حەکیم ئەوەی کە مامەسا باسی کرد سەبارەت بە معریفەی ئیسلامیە ئەسلەمەت المعریفە ئايات ئەمە لە ناو شارستانیەتە ئەبێت بۆ خۆی بە بڕوای توش ئەمە ینی بەدیلێک دروسە بێ بۆ شارستانێکی ترکە شارستانەتی ئیسلامی جارێکی دیدی هەڵسێنرێتەوە لەو ڕێگایەوە یاخود ئەمە تەنها هەر ئێمە بێ قسە لەسەر ئەو بەریەکەوتن یا ئەو ئاڵ و گۆڕە بکەین کە لە نێوان شارستانەتەکاندایە بەڵێ خۆی وەکو ئەمەژەی پێکڕوا مەسە باسی کرد گوتمان زۆرێک لە کارلێکردن و کارتێکردن هەیە لە نێوان شارستانەتەکان ناکرێن بڵێن شارستان لەغوو بکەینەوە بیستڕینەوە یەکێکی دیکە بێتە شوێنی شارستانەکان ئەوانی کەەوە توانای بەردەوامبوونیان تێدایە بەردەوام دەبن و ئەوەی کەوا توانای نەبێت دەپوچێتەوە خۆی بە مرۆی زەمن تێپەڕبوونی کات ناژمێنێ ئێمە لە سەدان شارستانەتی زۆریان نەماون ئەوانی کەماون کەمن وانە ئەوە کە ئێستا بەڵام لەسەر پاشماوەکەیان شارستانێکی تر دروست بوو بەڵێ بێگومان ڕاستە بەڵام مەبەستم ئەوەیە یعنی ئەو بەو توندوتۆڵی و بەو بەهێزی و بەو زیندوی کە هەبووە نەماون مەسئلە یۆنانیەکان بۆ نمونە یۆنانی ئێستا بینە یۆنانی پێشتر ببینە ڕاستە ئەو تەمسیلی ئەوروپای دەکرد بەڵام فەرقیشی ئێزگا زۆری هەیە عێراق بینە ئێستا بابلی و سۆمەرە لەکوێ و ئێستا لەکوێ یعنی مەرج نییە ئەوەی کە لە ڕابردوو شارستانەتێکی بەهێزی هەبوو پێشکەوتوی هەبوو ئەمڕۆژ هەمان ئەو شارستانەتی هەبێ لەبەر ئەوەی گۆڕانکاری ڕوودەدا لەبەر چی چونکە دروستبوونی شارستانەتی پێویست ببنەمایە هەر نەتەوەیەک هەر کۆمەڵگەیەک هەر گروپێک ئەگەر بنەماکانی دروستبوونی شارستانەتیان تێدا هەبێت بتوان بەرزەستەی بکەن دەتوانن شارستانێکی باش پێشکەوتو دروست بکەن کە هەر ینی ڕەنگەزێک بن هەر ڕەنگەک بن هەر ئاینێک بن بەڵام کاتێکەوە ئەو قابلیەتە و ئەو توانستیان نەبوو ناتوانن با پێش هەزاران ساڵ شارستانێکی پێشکەوتوانن بەڵام ئەمڕۆ لەو ئاستدا نەبن ناتوانن شارستانێکی دروست بکەن و یاخود بڵێن شارستانێکی بەڕەقەم ببوژێنەوە کەواتە بەبەست ئەوێ لێرانە شارستانەتی ئیسلامی لە سەدەکانی ناوەڕاستدا کە شارستانەتی ڕقم یەک بوو دەتوانین بڵێن لە جیهاندا وتوانی جێپەنجەی خۆی دەربخا لەسەر هەموو شارستانەکان ئەو سەردەمە بە تایبەتی شارستانەتی ڕۆژ ئاوایی و یەکێک لە هۆکارەکانی
تەنویر و عصر ڕەنسانسی ئەوروپی شارستانەتی ئیسلامی بوو لە هەموو بوارەکەم بواری هیزری و زانستیەکەشیەوە بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئێمە دەبینین شارستانەتی ڕخۆر ئاوا لە ڕووی مادی باشە من دێمە سەرەوە بەڵام ئەمە و پرسیارە لە بەڕێزەکەم وەکو مامۆسا باسی کرد و هەروەها ئەوەشی کە عتاس باسیەکە تەمان ئەتاس یەکێکە لەو بیرمەندە گەورانەی کە مامۆساژە ناو کتێبی ئەسێمەت المعریفە ینی هێما بۆ تێز و بیر و بۆچوونەکانی کردوە لەسەر ئیسلامیەتی معریفە باسی ئەوەکە وابەستەی دەسەڵاتیەکەکەی بەسێتەوە بە ساڵ 1924ەوە ڕوخانی خلافەتی دەوڵەتی عوسمانی ئەوەی کە تۆ باسەکەی لە سەدەکانی ناوەڕاستە ئایا ئەوە درێژ ئەکرێتەوە واقعیە بۆ شارستانیەتی ئیسلامی ئێمە بیبەستینەوە بە دەوڵەتی عوسمانیەوە یاخود وابەستەی دەسەڵاتەکرێت خۆی ئەسەن دەسەڵات یاخود سیستمی حکم بەشێکە لە شارستانەتی بەشێکە لە شارستانەتی بەڵام لە عینی وەختیشدا دەتوانین بڵێن سەرچاوە و کۆنتترۆڵی ئاڕاستەکردنە یعنی ئەگەر بێت و ئەو دەسەڵاتدارە ئەو حکومڕانە ئەگەر بێت و بڵێن لە ڕووی هەست بە پرسیارتیکردنەوە دڵسۆزی تێدا بوو وە خاوەن هزر بوو ئەوە بالفعل دەتوانێتەوە برەو بدا بوو بە ڕۆژ شارستانەتێکە و بەرەو پێشەوە ئەنی بیجوڵێنە ئاڕاستەی بکە بەڵام پێچەوانەکەش ڕاستە ئەگەر بێت و خۆی ئەو سیستەمە حکومە سیستەمە حکومێکی دروستکراو بوو ئەسەن خۆی خاوەنی خۆی نەبوو یاخود قڕمیش کراو بوو بێگومانەوە ناتوانێتەوە لەو ئاسدانیە کە بتوانێت کرێ بڵێن بە هەردوو بارە پۆزیتیڤ و نێگەتیڤەکە بەبارە باشەکە شارستانە هەسێنێتەوە و دروستکە دەسەڵاتی سیاسی ئەتوانێت وە بە پێچەوانەشەوە ئەتوانێت دەسەڵاتی سیاسی بێتە هۆکاری ئەوەی کە شارستانیت دوا بخات یا پەکی بخات بێگومان کاریگەری زۆری هەیە لەسەر ئەوشتە لەبەرێک کاوگوتمان ئەو سیستەمە حکومە و دەسەڵاتدارا یعنی فەلسفەی حکم کە فەلسفەکە دیار بوو دەزانێت چۆن ینی باش ئێستا ئێمە ئەکرێ بڵێن ئەو شارستانی کە لە ئەوروپا پێشکەوتووە لە ڕووی مادی و معنەویشەوە بە تایبەتی لە ڕۆمادیەکەی و تەکنەلۆژیا و پێشکەوتنی ئەو هەموو ئەجهیزە ئەلکترۆنی و کۆنتترۆلکردنی دنیا لە ڕێی ئەجهیزە و ئامرازە تەکنەلۆژیەکانی خۆراوەوە ئایا ئەمە یعنی ئەکرێ بڵین لەم قۆناغەتە ئەمە شارستانێکی بەهێزی ئەوروپایە بەڵام لە کۆمەڵی ڕوانگەی جیاوازەوە بەدەستیەناو بەڵام ناوبڕێوەرەگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرم و دەگەڕێمەوەلاتە دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە پرسیاریەوەم کرد ئایا ئەوەی کە ئەمڕۆ ئەوروپا پێی گەیشتووە لە پێشکەوتنی تەکنەلۆژیا و کۆنتترۆلکردنی جیهان لەو ئەمرازانەی کە جیهان بەڕێوە ئەبەن یاخود ئەو لایەنی پیشەسازی ئەوروپی گەشتۆتە ئاستێکی بەهێز ئایامە بۆ خۆی لایەنێکی پێشکەوتنی شارستانیەتی ئەوروپیە لەم قۆناغەدا ئەکرێت چۆن پێناسە بکرێ ئەمە لە ڕابردوودا بە ئاین پێناسەمان کرد باسی ئاین کرا ئاینی جیاوازی خۆرەڵات و خۆرئاوە ئەی بۆ ئێستا ئەمە کرێ بڵێن لایەنێکی قیمەی شارستانی خۆراواییە بەڵێ خۆی ئەمە پێشتر کە ئەمەژمان پێکرد شارستانەتی دوو ڕووی سەرەکی هەیە هەملانی مادی و هەملانی معنەوی لانی ڕۆحی ڕاستە ئەمڕۆ توان بڵێن شارستانەتی ڕۆژ ئەوە گەیشتووەتە لووتکە لە ڕووی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەو هەموو ئامێر و ئەمرازانێکەوە وای کردو کە جیهان بچوو بێتەوە و ینی زۆر خزمەتی مرۆڤاتی کردووە لەلایەکەوە لەمان کاتیشدا بەقەدەر ئەوەندەیکەوە خزمەتی مرۆڤاتی کردووە دەرکەوتە و لێکەوتە و بنە ئاثار و شوێنەواری سلبی و نێگەتیڤیشی لێکەوتوەوە بڕاستی سلبی و نێگەتیڤەکە جیایە بۆ سەر کۆمەڵگەی مرۆڤ بەڵام سلبی و نێگەتیڤەکە لەسەر حسابی شارستانێت لێکەوتوەتەوە بەڵێ لە حساب شارستان لێکەوتێتەوە بەواتایەکی تر بۆتە هۆی لاوازکردنی لانی ڕۆحی و لانی معرفی لانی معنەوی تاکەکان و کۆمەڵگەکان ینی ئێستا لایەنی ڕۆحیەکەش بەشێکی گرنگی شارستانێت هەر بەشی ینی بەشی یەکەمە دووەمی مادیەکەیە لەوانەیە ئەگەر بێت و نەتەوەیە کۆمەڵگەیەک لانی ڕۆحی بەهێز بێت بتوانێتکەوە ئەو کۆمەڵگەیە بژێت بە شێوازێکی بەختەوەر ینی ئاسوودە بێت بە ئاسوودانە بژێ ڕاستە لە ڕووی بڵێن شێوازی ژیان شێوازێکی بڵێن سادە و ساکە لە ڕووی بینا و ئەمرازەکانی هاتچۆکردن و ئەوانە سادە و ساکار بەڵام لە ڕووی بڵێن ڕۆحیەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی ناخەوە لەوانەیە ئەو کەسانە ئاسوودە بن ئەو کۆمەڵگە ئاسوودەبی زۆر بە شێوازی سادەش بژیان بەبێ بوونی پێشکەوتنە مادیەکە بەڵام ئایا ئەگەر بێت تەنها لەانە پێشکەوتنە مادیەکە هەبێ و وەلان ڕۆحیەکە نەبێ دەکرێت ئەو کۆمەڵگەیەش ئاسوودە بێت و بەختەوەری بۆ ئینسان بۆ کۆمەڵگەی بدا نەخێر بۆ تەکمیلەکەم تۆ وەکو پسپۆڕێکی بواری شارستانەتی ئیسلامی ئەکرێ بڵێن شارستانیە دوو باڵی هەیە باڵێکیان لایەنە معنەویەکەیە باڵێکیان لایەنە مادیەکەی ئەگەر لایەکیان نەبوو ئەویکان ئەم شارستانە پێوتە شارستانێکی نوقسان
وڵات ڕادێکی زۆر دەتوانین وا بڵێن یعنی بە هیچ یەک لەو باڵانە ناکرێت شارستانێک دروست بمان شارستانە شتە کامل بەڵکو پێویستی بە هەردوو باڵ هەیە ئەوەی ئێستا لە ڕۆژ ئەوە ئێمە سەری دەکەین لا نەمادیەکەیە زاڵە زۆر زاڵە و بە بەڵگەی ئەوەی ڕاست ئێمە دەبینین سەر زۆرە ڕەخائێکی اقتصادی بژانەوێکی ئابووری بڵێن ئاستی بەرزی معیشەت و گوزەرانی تاکەکان چەند بەرزە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین کێشە و گرفتە کۆمەڵاتیەکان چەند زۆرن لەوێندەر بە بەڵگەی لەسەر چی بەڵگەی لەسەرەوەیکەوە ئەو شارستانیت نەیتوانی وەکەوە حەقی شارستانیتی بدە نەیتوانی وەکەوە مرۆڤ بەختەوەر بکە ئامانجی شارستانیتیش بەختەوەرکردنی ئینسانە تۆ کە شارستانی پێشەکەی بۆ چییە بەس بۆی بڵێن ئەوەندا عمارە و زەدەوانە هەیە ئەگەر ئەوە هیچ ئیسفادێک چینە یعنی ئەکرێ بڵێن کەنیسە و دەسەڵاتی پاپا و قەشەکان نەبوونەتە یعنی ئەو بەدی لە ڕۆحیە کە تۆ باسیەکەی بەتایبەتی کە ئەوروپا خۆتان نەزانن یعنی ڕێژەی ڕەهای نوێنەرایەتی ئاینی مەسیحیە لێوەکو ئاین و لانی دینداری کە مەجالە ڕۆحیەکە بێت گەر ئەو مەجالە وەرگری ئەگەر بێت لە سەدەکانی ناوەڕاستدا لە خۆر ئاوا لە ئەوروپا لانا ئاینەکە زاڵ بێت و دواتر جۆرێک لە ململانش هەبوو بێ لە نێوان سوڵتەی ئاینی و سوڵتەی سیاسی ئیمپراتۆرەکان و لەو سڕام ململانانە وای لێ هات ئاخری وای ینی خەڵکە ئەوەندەی بێزار بوو لە سەڵاتی ئاینی وای لێ هات کەوا سەڵاتی زەمەنی یاخود سیاسی زاڵ بێت و ئیتر ینی ڕەت بکرێتەوە ئاین بەڵام لە ڕۆژگاری ئەوڕۆدا ئاین لە ڕۆژ ئاوا سنتەر نییە بەڵکو ئاین پەراوێست خراوە و ڕۆژ بە ڕێژەی ئەوانەی کەوا بڵێن ئەلمانیەکان ئەوانی کەوا بێدینەکان زیاد دەبن لە ڕۆژ ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی کەوا ئاینی ڕەتی ئاینی مەسیحی دەکەنەوە و لە بەدیلیش دەگەڕێن هەندێکیان ئاینشتێکان دەبژێرن شارستانەتی ئەوروپیەکە خۆراواییەکەت نەقسە بێ بەڵێ نەقسێکی گەورەیە لەلایەک ئاینی خوان دەگەڕ هەندێکیان بێ ئاین دەمێننەوە بەڵێ سوپاس دکتۆر مامەسا کۆسرەت ئەوەی کە دکتۆر هێمایی بۆ کرد شارستانێتیی ئەوروپی لە ئێستادا کە شارستانێتی تەکنەلۆژیا و داهێنان و یعنی کردنی دنیا بە گوندێکی بچووک ئەمە بۆ خۆی لایەکێتی بەڵام لایەنە ڕۆحیەکەی نقصانە بە ڕێزی شت باست لە شارستانتی مرۆڤایەتی کرد ئایا ئەکری ئەو شارستانتی ئەوروپا لەگەڵ شارستانتی ئینسانی گشتی سەرزەویە بە یەک شارستانی وێنا بکەین یاخۆ تۆش هاوڕای ئەوەی کە شارستانتی خۆراوی ئێستا شارستانێتێکە گەر پێوەەر بێ دوو باڵ بۆ ئەوەی کە بلایانی مادی و معنەوی هەبێ ئەوە باڵێکیان شکاوە و یاخود بە یەک باڵەفرێ سەبارەت بە وەڵامدانەوەی ئەو پرسیارە ئەگەر بێت و بە ئینسافەوە یعنی من بمەوێ وەڵامی ئەو بابەتێ بدەم و مقارنێک بکەن لە نێوان شارستانێتی خۆر ئاواک یان سەرکردایەتیکردنی شارستانێتی خۆر ئاوا ینی ببوورە سەرکردایەتیکردنی شارستانەتی مرۆڤایەتی لەلایەن خۆر ئاواوە مقارنەی بکەین لەگەڵ پاشکۆی شارستانێت ئەگەر بە ڕۆژهەڵاتی ئیسلامی ینی وێنای بکەین هەردووچیان ینی لاسەنگن لاسەنجەکە لەکوێیە ئێمە لێرە بەدەست کەمی خدمات و خزمەت گوزاری و داجانی بە مادیەکەوە ئەناڵێنین لە کاتێک لایەنە ڕوحانیەکەمان لە کاتێک لایەنە ڕوحانیەکەمان تا ئاستێکی باڵا موجودە ینی هەیە هەڕەشەی لەسرە ینی تووشی دیدلێڵی بووە جارجارە ئیشکالاتی گەورە گەورەی بۆ دروستەکرد لەدانی معریفولانی هزریشەوە بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە ڕۆژ ئاوا سەدان 90 جانی بە ڕۆحیەکە لە لای ئێمە موجودە لە لای ئەوان موجود نییە بە پێچەوانەوە ڕێک بە پێچەوانەوە وەریگرا شارستانەتی خۆر ئاوایان سەرکردایەتیکردنی شارستانەت لەلایەنە خۆر ئاوایەکەوە ئەگەر تەماشاکەی شارستانەتێکی مادی بەحتە ینی ئەگەر تەنانەت لەناو ئەوساتە ئەکادیمیەکانیشان لەنان ناوەندە زانستەکانیان ناوەندە علمیەکانیشیان تەنها زانست وەکو سنتەر تەماشاکەن زانست سنتەری بۆ مانایی هەر شتێک تەفسیری زانستی بۆ نەکرێت قەناعەتیان پێ نییە هەر شتێک لە ڕوانگە زانستێکە و لەگدانەوەی بۆ نەکرێت شیکار نەکرێت هەڵسەنگاندنی بۆ نەکرێت هەڵنەسەنجێندرێ قەناعەتیان پێ نییە بیمافی جانیبە ڕۆحیەکەش ڕاستە لەناو وەکو ینی لەناو دوو توێی دەستورەکانی وڵاتانیان ئیعتراف بەوەی دەکات کە ئاینی مسیحی ئاینێکی معتەرەفە لە وڵات بەڵام لە جانیبە تەطبیقەکەی لە جانیبە کرداریەکەی بوون بۆ ئاین نەماوە دکتۆر فەرات پیرباڵ قسەیەکی جوانی کرد وتی بەشێک لە ڕۆشنبیرە ئەوروپیەکان ئەڵێن خوددا مرد بەڵام من بۆیان ڕاستەکەم ینی پیرباڵ وا دەڵێ بۆیان ڕاستەکەمەوە خوددا نەمردووە لە ئەوروپا بەڵکو ئەو مرۆڤی ئەوروپاییە خوددا لە نای خۆی مراندووە فعلا ئەم قسە 100% ڕاستە یعنی ئەگەر سەردانی ئەوروپا بکەی جاران لێرە من بەرلەوەی بە چاوی سەر بیبینم واقعەکە دەمبیست دەیان گوت لە ئەوروپا دین بەس لە کەنیسە هەیە لەناو کۆمەلگا بوونی نەماوە لەناو ناوەندە ئەکادیمیەکان و ناوەندە زانستیەکان و ناوەندی حکومڕانی بوونی نەماوە بەڵام کە چوین بۆ ئەوێ من بە چاوی سەربینی ومە لەوێ دین لەناو کەنیسەش وجودی زۆر کەمە تۆ سەیری کە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا 180 کەنیسەکانی تەنانەت ڕۆژانی یەکشەمەش کەسێک نییە بڕوا دەرگای بکاتەوە بەس بۆتە ناوەندێکی کلتوری سەقافی گەشتیاری خەڵک ئەڕوات سەیری ئەکات وەکو توڕاستێک ماوە تۆ وەسەلام نەک وەکو ئەوەیە کە خەڵک ڕۆژانە بڕوات ئیستیفادی لێ بکات
من لە قوتابی یان لە مامۆستای بەشی فەلسەفە لە بەشی ینی ئەدیان گوێبیست بووم کە وجوێتی ئێمە مادەم زانستمان هەیە دینمان بووچە یعنی تۆ سیر کە زانست یعنی جانی بە مادیەکە بە زمانی ینی شارستانیت جانی بە مادیەکە نەکرد ئەدای کاری خۆیکات ئەدای کارە ڕۆحیەکەشیەکات باش ئەمە توت ئەم دوانە هەردووچیان بۆ لاسەنگن ئەو لا مادی هەیە و ڕۆحینی ئەم لا ڕۆحی و مادینە بەڵام تۆ باسی بە شێوەی ڕێژەی باسی ئەو شمان کرد کە وتمانەوەی کە عتاس باسیە کاڵێ لە 1924 شارستانی ئیسلامی لەگەڵ دەسەڵاتەکە کۆتای پێات ئێستا ئەوەی کە لە خۆر هەڵاتە هەیە ئێمە ئەتوانین ناوی بنین شارستانی ئیسلامی لە کاتێکە دەسەڵاتێکی ئیسلامی گشتگیر نییە کە نوێنەرایەتی خۆرهڵاتکات لە هەرسێ ئەگەرەوە پێوەبێت لە ئاستی سیاسی لە ئاستی ڕۆشنبیری لە ئاستی ئابووری لە دوای ساڵی 1924 شتێک نەماوە بە ناوی شارستانەتی ئیسلامی یان بە ناوی سەرکردایەتی شارستانەتی مرۆڤەتیەکان موسڵمانانەوە ئەوەی هەیە بۆتە پاشکۆی شارستانیت چونکە ئەگەر ئێمە سەیری واقعی حاڵی خۆمان بکەین ئەوەی کە لە ساڵی 1924 وەکو دوا فۆرم کاتێککە گوتێ دەوڵەتی عوسمانی مانای وانێ دەوڵەتی عوسمانی یەکسان بێت بە شارستانەتی ئیسلامی مانای وایە دواهەمین دەسەڵاتی ئیدارەدانی شارستانەتی ئیسلامی بووە یعنی جزئێکە تێیدا دواهەمین فۆرمی ئیدارەدانی دەسەڵات بۆ لە شارستانەتی ئیسلامی ئەوە تۆ ئەگەر سەیری بکەی لە ڕووی سیاسیەوە دابش بۆ زیاتر لە 50 وڵات ینی نەماوە لە واقعی حاڵ نەماوە لەناو ئەو پارت 50 وڵاتش هیچ شوێنێک نەماوە بە ناوی شارستانەتی ئیسلامی بە ناوی حکومی ئیسلامی حکومی تێدا بکرێت لە جانیبە سیاسەکەی لە جانیبە هەزری و کلتوری و ڕۆشنبیریەکەش و لە جانیبە تەربەویەکەشەوە تۆ صح ینی ئێمە خەڵکەکەشی ینی منهەجە پەروەردەیەکەشی ئەو منهەجە پەروەردەیە نیە کە لە زاران لە زمانی شارستانەتی ئیسلامی دەرەجێ پێدراوە بەڵکو ئەوش هاوردەکراوی لە باشترین حاڵەتدا فۆرمێکی غەربیە لەناو کۆمەڵگایەکی شەرقی چێنراوە بۆ ێزدەر دەرچووە ئەو جا لە جانیبە ئابوووریەکەشەوە ئەگەر تەماشاکە ڕۆژهەڵات ینی وڵاتانی ژێر دەسەڵاتی دوا فۆرمی شارستانەتی ئیسلامی کە دەوڵەتی عوسمانی بووە لە ڕووی سەروەتی مادی و سەروەتی معنەوی ینی ئەو جانیبی اقتصادیکە زۆر دەوڵەمەندن بەڵام کوا ئینتاج و کوا بەرهەمیان هەمووی ئەدەزرێ ئەبردرێ تەخشان و پەخشانەکرێ بە ڕێگای ناشەرعی بە ڕێگاچی ناتەن دروست بەکاردێ ئەنجامەکەی چی لێ هات لە جانیبە مادیەکەی سەرجەم ئەو 50 وڵاتی کە دروست بووە لەسەر لاشەی دەوڵەتی عوسمانی دواکەوتوو پاشکۆی شارستانیت هەژار چەوساوە هۆکارەکەی چییە؟ هۆکار زۆرن بەڵام گرنگترینیان ئەوانن کە ئیدارەی شارستانەتی مرۆڤاتی ئەمڕۆ دەکەن باش ئەگەر ئەمە دەسەڵاتی عوسمانەکان پێوە بێ بۆەوەی کە نوێنەرایەتێکردنی شارستانەتی ئیسلامی خۆرهڵاتی بێ ئەی ئەکرێ ئەوەی خۆراوە ناوبنین چی و چێ نوێنەرایەتیەکەوە چێ سەرۆکی یا نوێنەرایەتی و بەرپرسی و شارستانێتەیە ئێستا ئەمریکایە ئێستا بەبێ گومان ناوەندی بازرگانی جیهانی ناوەندی شارستانەت ئەمریکا بەڵێ ینی بەبێ ئەوەی خۆر ئاوا بە شێوە گەورەکەی ینی بۆ مانای کە ئەوروپاشی تێدا بێ بەڵام وەکو ئیدارەدانی فعلی شارستانەتی مرۆڤایەتی لە ڕۆژگاری ئەمڕۆ ئەمریکا بەڵێ ئەوەی کە بۆ خۆی کاتی سامۆ ئیلهانتن تۆن باسی پێکدادانی حەزاراتەکانەکە یا بەیەکدادانی بڵێن بەریەکەوتنی شارستانێتەکانەکە لە نێوان خۆرەڵات و خۆر ئاوەیە ئیسلام و مەسیحیەت ئەی بۆ خۆی ئەمە لە چ ڕوانگەیەکەوە ئەم پیاوە قسەی لەسەر ئەمە کردووە کە دوو شارستانە بەریەکە من بەوردی ئاگاداری ئەم تێزانانیم کە باسی بەریەکەوتنی شارستانەکانی ئەم پیاوایکە بەڵام ئەوەی کە بەریەکەوتن هەیە زیاتر بەریەکەوتنی بەرژەوەندیە سەیریکە یعنی ئەمریکا چێشە لەگەڵ ئەوروپا دروستەکە چێشە لەگەڵ کۆریا دروستەکە لەگەڵ سین دروستێکە هەرجارە و ینی بە شێواز و فۆرمێک تەشخەڵی پێدەکات بۆ ینی قسەکە وایە هەر کەسێک لە بەردەم ئاراستەکردنی سەرکردایەتی شارستانێت بوەستێ تەشخەڵی پێکە ینی بابەتەکە پەیوەندی بە دینداریەوە نییە تۆ سەیری مۆزوعی کێشەی نێوان ئەمریکا و دیواری مەکسیک بکە کێشەی نێوان ئەمریکا و ڤەنزوێلا بکە کێشەی نێوان ئەمریکا و سین کێشەی نێوان ئەمریکا و ینی ئەو وڵات ئەوروپا لەسەر چییە؟ لەسەر سەپاندنی هەژمون و لەسەر ینی دەسەڵاتە نەک پەیوەندی بەجانیبە دینیەکەیەوە هەبێ ئێستا بەشێک لە موسڵمانان ئێمە زۆر جار گوێبیستی ئەوە بین کاڵێن ململانی ئەمریکا ململانی خۆرئاوا لەگەڵ ڕۆژهەڵات لەسەر مۆزوع دینداریەکەیە بەڵام ئەدی ململانی ئەمریکا لەگەڵ چین لەسەر چییە؟ ڕاستەکە ئیسلام بوونی هەر نەزانمان وەسا جەنابەت بیرێت بێت لە شەڕەکانی لە ڕابردووە کە ئەمریکا هێرشێک لەسەر عێراق و ئەفغانستان و ئەو ناوچانەی کە ئەیوت ئەمە هێزی تیرۆریتیایە قسەی لەسەرەوە کردکەی ئەمە هێرشێکی نوێی خاچپەرستیە و یاهینەکە ڕووی خۆڕوانینی من ئەمریکوانی ئەمە تا ئێستا لە عقلێت و مێنتاڵەتی خۆراوە لە هەزیوانە من وای نابینم پێم وانە ئەو سەرجەم ئەو شەڕانی کە کراون لە سەدەی 20 شەو بگرێت یعنی دوای ڕووخانی دەوڵەتی عوسمانی ئەوەی کە ڕۆژئاوا ئەیکات لە دژی ڕۆژهەڵات شەڕی دینداری نییە بەڵام دین یەکێکە لەو ئەداتانەی کە شەرعیەت ئەدات بەو حەملانە شەرعیەت ئەدات بەو پرۆسانە چونکە ئەوێ تۆ سەیری کە ئەمریکا پێویستی بە یەکەم جار بەدەعمی کۆنگرێس و بەدەعمی سوڵتەی سیاسی خۆی هەیە کە بیەوێت هجوم بکاتە سەر وڵاتێک لە هەمان کات کە ئەوی بەدەستێنا دەعمە دینیەکەش بەدەستێنێ
بۆ شرعیەتی زیاتر بە پرۆسەکەدا بۆ ئەوی بەڵێ. شرعیەتی زیاتر بە پرۆسەکەدا ئەگەر ناوەکو ململانی نێوان مسلمانەت و مەسیحیەت بێت من پێم وانییە. بەڵێ سوپاس. ئەی دکتۆر حەکیم ڕای جەنابەت چییە لە سەرەوەی کە تاوەکو ێستا لە هزری ئەوروپیەکان یا خۆراوایەکان یا ئەمریکیەکان کە مامۆسا ئاماژەی پێکرد نوێنەرایەتی حەزارەتی خۆراواییەکە تایسا لە لای ئەوان شتێک ماوە بە ناوی شارستانتی خۆراڵاتی تا چەند ئەمە واقعیەت وەکو توێژەرە لە بواری مێژووی شارستانێتە. بڕاستی یەکێک لەو هۆکارانەی کەوا بوویتە هۆی ئەوەی کە ڕۆژ ئەوە بەردەوام پەلاماری ڕۆژهەڵات بدا و بە پاساوی جیاواز و بە پەردەپۆشکردنی بڵێن هەجەماتەکانی بە ناوی جیاواز هەر ئەو ململانایە کەوا لە نێوان بڵێن ڕۆژ ئەوە و ڕۆژهەڵات هەیە. یعنی بەشێکە یاخۆ بڵێن لانێک لەو لانانەی کەوا ڕۆژ ئاوا ناوێ شارستانتی ئیسلامی هەستێتەوە لەبەرەوەی بە دامپێدانانی زۆر لە فەیلسوفە گەورەکان مەسەن بۆ نمونە تۆینبیان شپینگلەر ئەماژ بۆ دەکەن کە شارستانتی ئیسلامی شارستانتیی زیندووە. ئەو زیندویە ڕاستە ئەمڕۆ کە لە بڵێن لە مەیداندا بوونێکی وای نییە وجودی نییە دەسەڵەبەرەوەی دەسەڵاتی نییە بەڵام نەبوونی دەسەڵات مانای ئەوە نیە کە ئەو شارستانتیە پوکاوەتەوە ئیتر کۆتایی پێکاتوە و لە ناوچوە ئەکرێ بڵێن قۆناغێکی ئینحیتاڵ یا قۆناغی لاواز بوو قۆناغی ڕاوەستان قۆناغێک هەیە لە دەتوان بڵێن جموودە دەتوانین بڵێن شارستانتی جمود دەگاتە وەستان جمود پاشە شەش دەکا دێتەوە پێش ینی لە بەردەوام لە جوڵەدا بەرەوباش تعبیرەکەی لینینی وە بەکاربێن کە بۆ حیزبی سیاسی باسیەوە کاڵە حیزب نەخۆشەکەوێ بەڵام نامرێکرێ ئێمەش بڵین شارستانیان نەخۆشەکەوێ بەڵام کۆتایی پێنایە هەموو شارستان تێکنا هەندێکیان نەخۆش دەکەن و ناویش دەچن بەڵام ئەوانی کەوا زیندون لە ئەسڵدا زیندون قومیاتیان تێدا هەیە ئەوانە بەردەوام دەمێننەوە ئیسلام ئێستا نمونێکی جوان دەینی دەڵێ ئەو شارستان ئەو حەزارەتانێکەوە پێشکەوتون بڵێن زیندون با هێزی سەربازیش لە ناویان بە وەکو با بڵێن ئێستا ئەمریکا چ دەکە مەسەلەن چی بە جیهانی ئیسلامی نەما نیکە بەڵام لەگەڵ ئەوەشدا یعنی وەکو ئەوەی دەتوان بیشپێنین ئەو دەڵێ ئەو زۆرە شارستانەتیانە کە بڵێن ئاگرێک بکەوە دوای ئاگرێک خامۆش بێ دەبێتە ڕەمات وانە ئیتر ئەو ڕەمادە ئەو چ پێدەڵێن خۆڵەمێشە پشکۆیەک دەمێنێتەوە پشکۆیەک ئەگەر بێت و باوەشین بکرێ و باەک لێ بدا ئەو پشکوزارێکی دیکە دەکەشێتەوە لە کوردەوارەیە پێوتێ خۆڵەمێش بەڵام ئەوی لەژێر خۆڵەمێشەکەمێتەوە ژیلەمۆ ئەو ژیلەمۆیە گەشێتەوە ئەو پشکۆیە خۆڵەمێشەکە ڕۆ ژیلەمۆکە گەشت کاتێکەوە بار لە بار دەبێت جارێکی دیکە و هەندێک لە مخیمەتەکان دروست دەبنەوە زروفەکە دەکبار و خۆکە دەگونجێ جارێکی دیکە دەگەشت لەبەر چکە بنەمای هەیە چکات جەوهرەکەی موجودە بوونی هەیە لەبەرەوە دەتوانین بڵێن بەنسبەت شارستانتی ئیسلامی تایبەتمەندی زۆری هەیە تایبەتمەندەکان لەگەڵ ڕۆژئاوا جیای دەکاتەوە ئەوەیە کەوا دوێ لە هاوسەنجی ڕاگرتووە تەوازون لە لەوان هەردوو لایەنەکە کە ئێستا ئشارەتمان پێکرد مادی و ڕۆحی لاسەنگ نییە یعنی بە بڕای تۆی کە باسیەکەی نەڵێن کە خۆراوایەکانیاوی سمۆی لە هاانتن تۆم باسی بەریەکەوتنەکانەکە ئەم بەریەکەوتنە مەرجێ بەریەکەوتن لە دەسەڵاتی سیاسیاوێ بەڵکو بەریەکەوتن لە بەهار ڕۆحی ئاینەکانای مەبەست بێ بەرەکەوتنەکەی تێگەیشتنەکەی بەڕێزت هەموو ڕۆکان هەموو لایەنەکان دەگرێتەوە بەڵام ئەوەی ڕواڵەتەکەی بڕێن سیاسەکەیە کە سەرباز و سیاسەکەی کە دەیبینین بەڵام شادراوەکەی لاەنە شارستانیەکەیە چونکە ڕۆژ ئەوە باش دەزانی ئەگەر بێت و ڕۆژە لە ڕۆژان شارستانتی ئیسلامی ببوژێتەوە بە هیچ شێوەیەک ئەوان نابنە ئەو شارستانتێکەوە ئێستا هەیە لەبەرچی لەبەرەوەی جیهانی ئیسلامی دیارە ئەوەی ئەو هەموو بنەمانەی کاتیدا هەیە لە ڕووی خاکەوە لە ڕووی بڵێن ئاوەوە لە ڕووی مرۆڤەوە لە ڕوو زۆرەکانی سەمان تێدا مەوجودە تەنها عەقڵەکەیە کە داگیر کراوە ئەگەر بێت ئەو عەقڵە جارێکی دیکە ئازاد ببێتەوە بێگومان دەکرێت جارێکی دی ئەو شارستانەتە ببوژێ ینی ببێتەوە شارستانەتی پلەیەک و ڕۆشنایی بگەڕێتەوە بۆ هەموو جیهان هەروەکو چۆن زەگریت هۆنکە کە دڵە شەمس الله تەسەوا عەلە الغەرب ینی ئەو خۆری ئیسلام جارێکیکە بگەڕێتەوە و هەموو جیهان ڕۆشن بکاتەوە بەڵێ ینی چاوەڕوانی ئەوە ئەکرێ هەسانەوەی شارستانێت حاڵەتێکی ئاسایە بەڵام بۆ ئەو شارستانەتەی کە شارستانێکی زیندور و مەقاومەتیانتیایە بەڵێ ئەوەی بە تایبەتی شارستانەتی ئیسلامی کە لە بەرامبەر شارستانەتی خۆراواییەکە یعنی ئەی ئەکرێ ینی دکتۆر تا چەند ئەوە واقعیەوەی کە مامۆساش ئاماژەی پێکردەوەی لە شارستانەتی خۆرهەڵاتە هەیە ئەوەی لە ناو ڕژێم و دەسەڵاتەکە یان ناو سیستەم و پەروەردە و فێرکردنا هەیە تاوەکو ئێستا ئێمە بارگاوێ یا مەحکومە بەوەی کە بە کاریگەری شارستانی و پێدراوە ئەوروپی خۆراوایەکان یعنی وجودی هەیە یعنی ئەمە لە ناو شارستانتە مەقاومەتی ئەوە هەیە کە بۆ خۆی ئیش لەسەر بەدیلی ئەوروپیەکە یاخود
ئەو شارستانی کە پێوتە شارستانی ئەوی تر یا بێگانە بکرێت بەڵێ ئەو بەڵەدەستی شارستانی ڕۆژئاوا بەڵەدەستەکەیکەوە خۆی سەپاندووە بەڕاستی شارستانی خۆرئاوا خۆی دەسەپێنی خۆ فەرز دەکات لە بەهێزی سەربازی بەهێزە مادیەکەی هێزی سیاسی و هێزی مادی هەبی تۆ دەتوانی هەموو شتێک بکەیت ئەگەر بێت تو لە ڕۆژ شارستانی دواکەوت توش بی بەڵام ئەوان لاین تەکنۆلۆژیشیان هەیە وای کردووەکەوە هەموو شتێکی ڕۆژهەڵات داگیر کرابێ بەتایبەتی شارستانی ئیسلامی ڕۆژهەڵاتەوە هەمووی داگیر کرابێ ینی هەموو ڕۆژ ئاوا دەیەوێ ئێمە هەموو شتەکان بپێوین بچێشین بە کێشان و پێوانی ئەوان بە هەمان ئەوانی کە ئەوان دەیانەوێ لە ڕووی زاراوەکان لە ڕووی یانی ئەپستمۆلۆژیای بڕندلانی معرفی هەر هەمووی دانەوێ بۆ شێوازە بکە ئەوان دانەوێت بۆ وای لە هاتوو ئێمە ینی ناتوانین یاخود نەمانتوانێت تاکو ئێستا بەدیلێک تەڕاح بکەین بە تەواوی جێی وان بگرێتەوە جێی ئەوەی بگرێتەوە کە ئەوان فەرزیان کردووە بەڵام حڕەکە هەیە و جوڵە هەیە و هەوڵ هەیە و هەوڵش پێویستە بەردەوام بی چونکە مەرجنیە ئەوەی کەەوە کۆمەلگای ڕۆژئاوای پێ دەپێورێ ئەوەی ئێمەشی پێ بپێورێ لەبەرەوەی ئێمە دوو خاکی جیاوازمان هەیە دکتۆر بەڵام ئەگەر ئەم پەیامانە ئێستا چۆن باسیەوە کڕێڵێ ناپلیۆن پەیامەکانی شۆڕشی فەڕەنسای گەیانە خۆرهەڵات بردیە میسر بردیە کوێ یعنی ئێمە ئەکرێ بڵێن ئەوەی کە ئێستا هەیە خۆر ئاوایە نایەتی پەیوەندی بۆ هەژمونە سیاسیەشەوە هەیە کە دەسەڵاتی گرتووە بەسەر بەشی زۆری جیهانە ڕاستە لەوانەیە بە شێوەیەکی ڕاستە و خۆشنەوەی بەڵام لە زۆر ڕوویتری سیاسی و ناڕاستە و خۆ دەسەڵاتەکەی وجودیەیە بۆ خۆی ئەمەی لەگەڵ خۆیان ناوە لەگەڵ ئەم دەسەڵاتە تا دەسەڵاتەکە بمێنێ ئەوی شەمێنێت بێگومان وایە ینی مانەوەی شارستانی خۆرئاوا بەندە بە باڵەدەستی سڵاتی سەربازی و دەسەڵاتی سیاسی ئەوان تا ئەوان ئەو باڵەدەست بە شێوازە دەتوان خۆیان فەرزکەن خۆیان بستەپێنن و ئەوانی دیکەش بەرامبەریان ڕۆلی پاشکۆی ڕۆڵی بڵین بەناچاری تەمان کوێلایەتی ببین و هەرچی ئەوان لەلای ئەوانەوە بێ وەری بگرن و جێبەجێ بکەن و لاسای ئەوان بکەنەوە بەڵێ کەواتە مامۆستا کۆسەد ئەو ژیارە خۆراوایە کە باسەکرێت و ئەگوترێ بەدیلی بۆ دروست بێت وەکو لە ئەوەی کە عتاس باسیەکە کەواتە لەگەڵ دەسەڵاتی سیاسیا بێت چاوەڕوانیەوە ناکرێ بە زووی لە خۆراڵەتە ئەو ژیارە خۆراوایە کۆتایی پێبێت دوای ینی بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە گەڕانەوە بۆ مێژوو خراپ نییە دوایەوەی کە ینی ئیمپراتۆرەتی بیزانتی لە ساڵی 1953 ڕوخێ ینی ئەوەی کە قوستەنتینیەکە ینی معقەلەکە و مرکزەکەی بۆ کاکەوێتە دەستی ئیمپراتۆرەتی عوسمانی دوای ئەوە سەیری کە چەندی پێدەچێت تا ئەگەشتێتەوە جارێکی دیکە و ئەتوانن ناوەندی شارستانیت لە ئەستەمبوڵەوە بگوازێتەوە بۆ ئەوروپا بەلانی کەم 6 سەدەی دەوێت ینی ئەوەی ئەوروپا کردوێتی تۆ سەری کە لە سەدەی 12ەوە شۆڕشی سناعی دەستی پێ کردووە دواتر هەست نەهزا دواتر ڕۆشنگەری اینجا مۆدێرنا اینجا پۆست مۆدێرنا تاوای لە هاتووە ئەمڕۆ بتوانێت ینی لە دوای ساڵی 1924 بە فیعلی ناوەندی بازرگانی بگوازێتەوە بۆ ئەوروپا و دواتر بڕاتەوە بۆ ئەمریکا سەرکرداتی هەموو شارستانەتی عالم بکە ینی ئەمە گەرمانەوە باس لە هەستانەوە بکەین فیعلەن ینی ئەو شوێنانی کەوا لەژێر دەسەڵاتی دواهەمین فۆرمی شارستانەتی ئیسلامی دابوون سەرجەم مقەویماتەکانی هەستانەوەیان تێدایە بەڵام کاتی دەوێت ینی لە بینی شەو ڕۆژێک کە ئەم هەستانەوەی دروست نابێت پێویستی بە هەوڵە ئەم هەوڵانش لە ساڵی ینی لە دوای 1924 بە فیعلی دەستیان پێ کردووە لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی پەروەردەیی لەسەر ئاستی هزری ینی بە چەند شێوازی جیاجیا کۆمەڵ خەڵکێکی زۆر لە ناو جیهانی ئیسلامی هەستاوە بۆ ئەوەی بتوانێت جارێکی دیکە هەستانەوە یان تەکانێک بە شارستانەتی کەوتوو بدات بۆی هەستێتەوە بەڵام بە پارچە پارچەی پێدوانیە بۆ خۆی ڕژێمە تۆتالیتار و دیکتاتۆرەکان بۆ خۆیان ئەمەشیان کاریگەریانە بۆ لەسەر پاسیفکردنی ئەم جۆرەکە ئەم شێوازەکە بەشێک لە دەسەڵاتی ئەم وڵاتانەی یعنی میلادگرانی دەوڵەتی عوسمانی هۆکارن لە هەڵنەستانەوەی زووی ئەم ینی شارستانێتە بەڵام هەوڵەکان ئەکرێ بڵێن دوایە خەن بەڵام ناکێ بڵێن کۆتایی تاو ڕێگەن نەخێر لەبەرەوەی هەل لە جانیبە معنەویەکەی و لە ڕوانگە دینیەکەی و لە جیهان بینیە ئیسلامیەکەیەوە گەر تەماشای بابەتەکە دەکەی هەمووان قەناعەتیان بەوەیدا ڕۆژگارێک دادێت کە جارێکی دیکە شارستانەتی ئیسلامی دێتەوە مەیدان و ئیدارەی هەموو عالەم دەکا یعنی وەکو خەونێک تۆ سەیری کە لە سەردەمی دوای سولەیمان عەلەیهی سەلام کاتێک کە دەسەڵاتی جوولەکە ڕوخێ 3000 ساڵ خەون ببینینی دروستکردنەوەی دەوڵەتێکە بینن دوای 3000 ساڵ ئەتوانن دروستیکەنەوە ینی 3000 ساڵ کەم نییە ئەگەر لە ئەوروپا بە 600 ساڵ بیانتوانی بێجارێکی دیکە ناوەندی شارستانی بۆ خۆیان بجێڕنەوە باشە یان ببن بەجەم سەرێکی گەورەی ئیدارەدانی شارستانەتی جیهان جوولەکە دوای 3000 ساڵ توانیوێتی وڵات دروستکاتەوە کاتەکرێت لە مەی بەڕێستەوە لەم تێگەیشتنەوە بڵێن خەسەتی یەکێک لە خەسەتەکانی شارستانیت بریتێ لە پشوو درێژی و پێویست بوون بە کات و زەمنێکی دوور و درێژ تاوەکو و شارستادە هێواش هێواش خۆی بیناکات یەکەم جانیبە معنەویەکە کە دامێکی مستەمر و بەردەوامەدات بە ڕۆشنبیران بە ئیدارەدەرانی ینی لایەنە معریفیەکەی کۆمەلگا کە هەمیشە ئومێد ببەخشن بەوەی کە ینی سەرکەوتن یان هەستانەوە نزیکە ئەمە یەک دووەم سەرجەم هەوڵەکان
کۆ بکرێتەوە جا لە ڕێگەی جەمعیەتە لە ڕێگەی دەوڵەتە یان لە ڕێگەی کۆمەڵێک یعنی کەناڵی دیکەوێ بۆ ئەوەی هۆشیاری دەست پێ بکات چونکە هۆشیاری هزری هەنگاوی یەکەمە بەرەو هەستانەوەی شارستانیت. بەڵێ سوپاس مامۆستا من بەشی یەکەمی بەرنامەکەم لێرەدا کۆتایی دێگە شتێکت ما بێ لەسەر کۆی ئەو باسانەی کە کردمان دەرفەتێکی کورت پێدەم ئەگە شتێکت ما بێ شتێکش نەما بێ کۆتایی بە بەشی یەکەمی بەرنامەکەمان من ئەگەر بەس وەک جیاوازێکی بچووک لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژهڵاتی ئیسلامی لەگەڵ ڕۆژئاوایی ینی سەرکردهاتی شارستانیت ئەوێ ئێمە لێرە باوەڕمان بە هەردوو دیوەکەی هەیە بەجانیبە معنەویەکەی و بەجانیبە مادیەکەی کە ینی کار لەسەر هەردووچی دەکەین پیاوی دنیا و پیاوی قیامەت بین ینی پیاوی دین و پیاوی دنیا بەڵام لە قیامەت تەنها دنیا یەک تعبیر بۆ بینەرانیش ڕوون بێ ئەو تعبیرەی کە لە ڕابردووە وەکو دکتۆریش باسی کرد لە سەدەکای ناوەڕاستە ئەو تعبیرە ڕاستی ئێستا بەکاری بێنی یاخود من لە پێشەکی بەرنامەکە وتم بڵێن خۆراوای یا ڕۆژاوای مەسیحی ئەمە ڕاستە یاخود ئەگەر بۆ ئەوان ڕاستەوێ بۆ ئێمە شەڕ ڕاستی بۆ هەردوو ئێمە تا ئێستانەکە دەست یعنی وەکو دەستگرتنێکی تەواو تۆکمە بەلایەنە دینداریەکەی دینی خۆمان و ماوین ینی ئەگەر بەڕەهای قسە بکەین بەڵام لانیکەم لەسەر ئاسی دروشمەکان خواپەرستەکان بەڵام لە خۆرئاوا ئەوەش نەماوە ینی دین خراوەتە ناو کەنیسە لە کەنیسەش وەک عەرزم کردی لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا 180 نزیکەی 180 کەنیسەکان ڕۆژانی یەکشەم کەسێک نییە بەس دەرگاکەشی بکاتەوە نەک ئەوەی کەوا پابند سوپاس دکتۆر حەکیم شتێکت مابوو لەسەر کۆی تەوەری بەرنامەکەمان وڵا هەر تەواوکەری ئەوەی مامۆستا باسی کرد ینی بڵێن خۆرئاوای مادی دەتوانم بڵێن ڕۆژئاوای شارستانیتی ڕۆژئاوای مادی نەک ڕۆژئاوای مەسیحی یانی وەکو تعبیر بەکاربێ هەروە بەنسبەت بڵێن زارێک کە زیندووبوونەوە بژانەوە بالفعل پێویستی بە کاتیش ئێزگار زۆر هەیە زائیدەن جگە لەو عواملانە پێویست بەوە دەکات کەەوە تاکی ڕۆژهەڵاتی ئێمە زیاتر گرنگی بەلانی زانستی بەلانی عقلی بدەن و لە ینی لە ناو عاتفە بێنە دەرەوە ئەوەندە بەڕاستی ئەوەی ئێمەیەوە یاندۆتە ئەو ڕۆژی زیاتر لاانە عاتیفەکەیە ئەمە زۆر بە سۆزەوە کار دەکەین بەجوڵینەوە لە جیاتی هەوڵ بدەین و بە عقل و بەزانست بجوڵینەوە هەموو لەسەر ڕابردوومان ینی ژیانمان لەسەر ڕابردوو دێشین ئەوە هەڵەیەکی گەورەیە پێویستی بە ڕاستکردنەوە هەیە. بەڵێ زۆر سوپاس بۆ دکتۆر حەکیم خۆشناو توێژەر لە مێژووی شارستانیەتی ئیسلامی و مامۆستای زانکۆ سوپاس بۆ مامۆستا کۆسرەت ساڵح توێژەر لە هزری ئیسلامی و توێژەر و هەروەها مامۆسای زانکۆ سوپاسانەکەم کە لەم بەرنامەیەوە بەشی یەکەمی بەرنامەکە ئامادە بوو. زۆر سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەکەمان تاوەکو گەیشتنەوە پێتان لە بەشی دووەمدا بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە.